بەڕێزی دەڵێ لێرە لە شاشەی ڕوودا و قسەیەکتر پێیان بڵێ من لە شاشەی ڕووداوی چی خستەخانە و نووسراوی لۆ باشە بۆ عملیات دەکرێن یەک دقە تخوا دکتۆر بەمە باش بەمە عملیات دەم سعادە بکە دکتۆر خەڵک بەمە عملیات دەکرێن ئەمە بەما تۆ سعادە دەکرد جواب بدەن باشە پرسیارەکەت گەیشت پەیامەکەت گەیشت داینێ با جواب بدەم بەڵێ تەقدیر بەڕێزان ئێمە بۆ یەکەمین جار لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان تەقدیر بە یاسا ڕێکخرایە لە پەرلەمانی کوردستان خۆتان دەنگتان لەسەدا یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یەکێک لە بڕگە یاسایەکە باسەوە دەکا ئێدەم سعادە بکە کاکە باسەوە دەکا ئەوە دەرمان نابێ سعادە بکە زەحمەت نەبی دکتۆر ئەمە قاچاقیان نەهێڵ جواتو نێڵی جواب پرسیارە جواب بدەم خەڵکی پێی کاکە جواب بدەم بەمە عملیات دەکرێت دکتۆر کاکە جوان وا جواب بدەم ئێدۆ جواب بدەم یەک دقە آخر دەبەس ئەوە نادەکرێت کرە دکتۆر بڵێ ئایان نفسی پرسیار بکەین جوابەکەی بڵێ یان نەخێرە دراوە جواب دەدەم دەیبزانێن پێشتر بڵێ دەرمان کەرتی تایبەت خۆی تەقدیری دەکرێت تەقدیر بە یاسا مەمنوعە هیچ کەرتی تایبەت یعنی نەخۆشخانەی ئەهلیە سنتەرێکی تایبەتە خۆی تەقدیر بکرێت ئێستا ئێمە لە وەزارەتی تەندروستی ئەو بەرنامەیەمان ڕێخستووە دەبێ تەجهیزاتی حکومی تجهيزي او كان لە حسابی خۆیان طبعا نەک حکومت ئەو نووسراوە بخینەوە من لێرە لەو شاشەوە بینەران یەک دقە کاک دکتۆر یەک دقە پەیامەکە بەڵێیان نەخێر من لەسە بینەر قەلەقە ئەمە خەڵکی پێ عەمەلیات دەکرێت ئەگەر ئەوە خەڵچینە کام نەخۆشخانەیە پێم بڵێ ئەگەر بەبێ کوالیتی کۆنتترۆل کە ئەمن بە نووسراو دایت ئەوە نووسراو دەی بخینەوە سعادە بکە جوابەکە تەواو بکە ئەمن جوابی تو دەدەم ئەوە ئەگەر هەر نەخۆشخانەیەکی ئێمە ئەوڕۆ دوو نەخۆشخانەیە لیمان قەپات کرد ئەوڕۆ پرسیاری بەڕێز قەیمقامی هەولێر بکە کاکە هەر نەخۆش مساعدە بکە زەحمەت نەبی مساعدە بکە ئێدە مساعدە بکە تەواوی کاکە مساعدە ناکە بەڕێزان با هەوڵاتی جوابەکەی دەوێت ئەوە بە نووسراوی فەرمی نەخۆشخانە هەلیەکان لێرە بە بەڕێستان دەڵێم نووسراوتان لە هاتیە هەر دەرمانێک من لە ئەوە لەش گوتم ئەو دەرمانەی کا کاروان دەڵێت ئەوە ئەگەر بێت و بەڕێی کوالیتی کۆنتترۆل نهات بێ و نەخۆشی پێ عەمەلیات بکەی ئەوە تاوانە ئیجراعات وەردەگرێت مۆڵەت وەردەگرێتەوە ئەمڕۆ دوو نەخۆشخانە لە بەرەوەی مۆڵەتی نەوە لە هەولێر داخراوە بەس دەکرێن اینجا ئەمن پێت دەڵێم ئەگەر بکرێت تاوانە بەیانی پێم بڵێ دکتۆر والله ئێمە باسی ئەوەش دکتۆر چەندی بەڕاستی دەکرێت ئەو ڕسمیەکانش بڵێ کاکە برای شیرینی من کام نەخۆشخانە پێم تەواو پەیامەکە نا بەدەرلەوە والله ئەمە کاک سامان ئەمە ئەگەر لە هەرچی خەستەخانەی کوردستانە ئەمە بەکار نەهات و یەک خەستەخانە لە کوردستان وەصلی ئەمەی هەبوو من ئامادەم لە بەردەمی قەڵای هەولێرانی ئەعدام ئەمە دەرسی بنزونی و بنزل ئەمە پەمپی خوا کاک دکتۆر سامان سەیری تەقدیر ئەمە ژیری دەکەم ژیری کاکەڕوانی دەکەم دەرمانی تەقدیر خۆی دەزانی ئەو بەڕێزەش کاک دکتۆریش لۆم سەعادەت دەرمانی تەقدیر دەرمانی کۆنتترۆلکا و قەدەغەیە دەرمانی قەدەغا ڕێڕەوێکی تایبەتی هەیە باوەڕ بکە نەخۆشخانە هەبووە خۆی پەیدای کردی و کڕیتی ئەمە دەچێتە بواری قاچاق قبول نییە و ئێمە بۆچی هاتینە ئەو بەنامەیە هاتینە ئەو پەیامانە بگەین ئێمە چاکسازیمان لە دەرمان دەستپێکێکی باشەیە یەک بابەت کاکاروان لەوەی هاوڵاتیش دەبێت بە شوێنەی هەندێک با جوابی ئەو دەرمانە بدات چکە بۆ منیش پرسیارە لایانی هونەری فەرنیەکەی لایانی هونەریەکەی کاکاروان لایانی هونەریەکەی لایانی علمیەکەی من پێم خۆشە دائرەی معنی جواب بداتەوە فەرموو کاک لەسەر ئەو دەرمانە فەرموو بەس مەجاڵێکی بدێ بە دوکمنت جواب بدەدەم هەرای ناوێت جارێ ئەمن پێم خۆشە ڕوونکردنەوەی دەم لە ڕێزم بۆ جەنابەت بەڵام من یەوەکو ینی بۆ کارڕنج باز دەکەم چونکە جەنابەت لە دڵسوزی ئەو بەرنامانە دەکەی چەندین جار هاوار دەکەی کاکە چاکسازی بکەین گۆڕانکاری بکەین خەڵکی کوردستان بەرپرسەکان دەرمان سازەکەن وایە عنوانیە یەک داواکاریم هەیە لە جەنابەت کاکە خەڵکێک بێنە خوای گەورە دەڵێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون ئێمە وەزعیمە بەداخەوە بۆیە وایە یەکێکی وەکو جەنابی من ڕێزم بۆ جەنابەت هەیە باسی اختصاص دەکەم ئەمە کاکە دیوانی چاپ بێنە پێشەوە کەناڵ ئەمە نووسراوی دیوانی چاودێری داراییە دیوانی چاودێری داراییە کردووە مدیری فەوەزی شەریکەی دێبرا بووە ئەمەش نووسراوی ڕێگە پێدانەکەت باشە تا ئێستاش من نبینی وە لە دنیا کابراایەک تەزویر بکات
من بسروشي كواش كاغرانج أول زمان اگر بری بێکا کاروان بابا والله كاكا دكتور احمد دور بقرا سروش كاكا بابا جوابي بدم هو بدوكيومنت جوابي بدم هو كاكا دزاني بو تانغاوا كاك سانجر دزاني بو شي تانغاوا كاغرانج اگر بخوا شخصينية كاكا من بعد بدوكيومنت جواب بدم اگر من لو يكلا بشتي شي بمناد نب او دوكيومنت كاكا تو اي جولاني براكا انا باسی درمان كاكا جوابي ددم هو دوكيومنت زحمة النبي جوابي داتو جوابي ددم انت امش قرمان كاكا بدوكيومنت جوابي ددم ام نسرا وانا باسنا حاكم كردو بيتو تو اما كسي گەورەی ناو پارتی دموکراتی کوردستانە بۆ نێباسی بکەی ئەم نووسراوی كي هرشي كره بخدان براكم استخلت الرمز ام درماناني ناوتيا كاغران جو كوبروانا كنا لينا شخصي اگر من حساب بقسكاني بكم سكالام لسري تومار كردوا ولا محكمه جوابي ددموا تو ناتوين سكالا او كيسا كو ناتوين سكالا دم بياني بابروين بو محكمه يك دقه جنابي وزير من بياني دروين بو محكمه يك دقه براكم باسی درمان كان او نسراو بينا بيش اساج به دوكيومنت جواب ددم او درمانه باسی درمان كاك هفته باش كاغرانج هفته یکم که من دست بکار بوم به تشهیر ناوی من هنا براكم من نهاتو باشه كاك من دو شرع دك تو شي دروين لا جناب يك دقه داروني ما بيت بهم دين باسي يك دقه بس يك دقه برنامج يك دقه ما يكن بكاسي جري داروني يك دنيا جري داروني ما بيت ملتك بزانت جري داروني ما بيت دين باسي نوتو دارایی دکم تدگی نام باسي اختصاصي يك دقه ام درمانانا او درمانه دبيني او ايكي كلا بس كاك دكتور شيران ما مساجان كاكرانج او درمانه باشه طاو بس كاكرانج او يكي كلا بلغكاني باسی درمان کا باش او درمانه یکی که کاکه لو بلگانه که جنابی دڵێت دکتور شێروان تەزویری کردووە و من نەخێرەوە ئەو یەکی کانە لەناو پەرلەمان ئەو دەرمانە حقی ئەوەی نەبێ پێش ئەوەی من بەرپرسی ڕێگەپێدان بم بەرپرسی کوالتی کۆنتڕۆڵ بم ئەو دەرمانە ڕێگەپێدانی وەرگرتووە کە جەنابی باسی کرد لەناو پەرلەمان باسی کرد من بانگی ئەو بەشەی کە مختصە بەوە بانگم کردوتم کاکێک کە بزانن اصل و اساسی ئەوە چییە چونکە ئەگەر خۆشمان بین دەوانەیە وامان کرد بێت و یان ئاگامان لێ نەبوو یان عەمدەن وامان کردووە دەرچوو ئەو ڕێگە بێت پێدانە پێشەوەی من دەست بەکار بم وەکو بەڕێوەبەری کوالتی کۆنتڕۆڵ ئەمری دەرچووە باشە ڕێگە پێدانی پێ دەرچووە لە پشکنین دەرچووە ینی چواتە پشکنین ستیکەری دەرچووە نازام ئەو تۆماتانەی کە باز دەکا هیچی پەیوەندی بە منەوە نییە بە دوکیومنتەوە من کتابیشم کردووە و المهم خەڵکەکە باشێتمان بێ خوارد مهم نازانم ینی بابەتەکە چییە من هەفتەك دەست بەکار بوومە دەڵێ دکتۆر شێروان گەندەڵی کردووە باشە بکاکە من هەفتەیەکە دەست بەکار بوویمە یعنی معقولە پێڕاگەیشتم کاک سامان تۆڕەت بۆ وەزارەتەکانی کاکاروان ڕجاءن کاکاروان ڕجاءن مەجال لا موضوع شخصي كاغرانج موضوع شخصي يك دقه بنراني برس شتێک هەیە ناچنە سەری ئەمە دەرمانە بێ بە قوربانی ئێوە ئەبن بە قوربانی من بەرنامەم نەکردووە مشکلەی مامۆستا کاروان و کاک دکتۆر مشکلەم لەگەڵ کەس نییە پەرلەمانتارێکی ئەم وڵاتە هاتووە ئەڵێ ئەمە عملیاتی قەستەڕەی پێ ئەکرێ و ئەکسپایرە لە نەخۆشخانەی کاگرانت ئێستا دەکرێت دەکرێت من ئەو ئەوەی ئەتو هینایتت بڵێم ئەکسپایرە پێمان بڵێ لە چێ ئەکسپایرە ئەسڵەن بەڕێ زۆر باش ئیجازەت دەدا با ئێمە قسەی خۆمان تەواو بکەین با مەجال بدە قسەی